بەناوی خوای گەورە و میهرەبان ئێوارەتان باش بەڕێزان بۆ دوایین پێشهات و ڕێکارەکان و بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوە و کۆنتڕۆلکردنی بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 هەروەک دەزانن کە ئێمە ئەمڕۆکە لە کۆتایی دووەمین هەفتەی قەدەغەکردنی هاتوچۆ داین و زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان بە ڕێژەیەکی گشتی مانەوەیان لە ماڵ سوپاسیان دەکەین دەستخۆشییان لێ دەکەین بۆ ئارامگرتن و خۆڕاگریان هیوادارین کە بەڕێزانە وێڕای ئەوەی کە فشارێکی لەسەر بار و گوزەران و کار و پیشەی ڕۆژانەدا هەبووە بەڵام بە دڵنیاییەوە هەموو هەڵسەنگان و داتاکان کە دواتر لێرە دەتوانن بیبینن پیشانی دەدەین ئەوە دەگەیەنێ کە باشترین ڕێگا چارەسەری لە سەرتاپای جیهاندا بریتیە لە ئەوەی کە لەسەر هاوڵاتیە بریتیە لەمانەوەی لە ماڵ و دوورکەوتنەوەی لە بەرکەوتن لەگەڵ کەسی بەرامبەر هەروەک کەسی بەرامبەر ئەگەر هەڵگرێ و ڤایرۆسە بێ ڕەنگە نەیزانی و بگوازرێتەوە باشترین و سەرچیترین و تاکە ڕێگای کۆنتڕۆلکردن ئەوەیە لەگەڵەوەش ڕێکارەکانی تری پشکنین و کەرەنتین کردین پشکنین بۆ گروپانی ترسناک بۆ ئەو کەسانەی کە بەرکەوتە بوونە بۆ ئەو کەسانەی کە لە ڕووپێوەکانی تیمەکانی تەندروستی کە لە 4-5 سەرچاوەوە پشکنینەکان بۆ تاقیگەکانی تەندروستی گشتی لە ناو شارەکاندا دەهێت. ڕێگەی یەکەم لە ڕێگەی ئەو نەخۆشانەی کە لەلایەن پزیشکەوە ڕەوانەی تاقیگەکان دەکرێت وەکو گومان لێکراو یان ئەوانەی کە بەرکەوتەی کەسانی توشبوون ئێستا لە نەخۆشانەکان و بەرکەوتەکانیان لەگەڵ چێ هەڵسان و دانیشتن و ماڵ و کەس و کار و جیران و شوێنی کاریان و هەموو ئەوانەی لەگەڵ بوونە تێز دەگرێن ڕێگەی سێمیان بۆ وەرگرتنی گومان لێکراوان ئەوانن کە لە کەرەنتینەکانن پێشەوەی بگەڕێنەوە ماڵەکانیان دوای تەواوبوونی 14 ڕۆژ پشکنینیان بۆ دەکرێت. ڕێگەی چوارەم ئەنجامدانی ڕووپێوکردنە واتە مەسحێک لە چەندین شوێنی جیاواز لە هەمووی گرنگتر بریتیە لە ڕووپێوکردنی ئەو ناوچانەی کە ژمارەیەکی زۆر لە توشبوانی تێدا دەبێت وەکو ئەم قەزا و گوند و شارۆچکانەی لە ڕۆژانی ڕابردوو ڕاگەیەندرا ڕووپێوی وەرگرتنی سامپڵ یان نمونەی پشکنینی تاقیگە هەیە و لە دوای چەند کاتژمێرێک و ڕۆژانە لە کاتی ئێستادا هەموو ڕێکارەکانی پشکنینکردن خۆپارێزی هەروەها چارەسەرکردن لەلایەن تیمەکانی جێگیر لە نەخۆشخانەکان و تیمە گەڕۆکەکان لە ناو شار و شارستکەکاندا دەکرێت بەمەش فشارێکی یەکجار زۆر ژمارەیەکی زۆر لە پشکنەکان ڕۆژانە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو زیاتر لە 700 پشکنین دەکرێت بۆ ئەم کەسانەی کە باسمان کرد بە تێستی بە پێشکەوتوترین ئامێر و شێوازی پشکنین وە داتاکانیش ڕۆژانە لە ڕاگەاندراودا باز دەکرێت. بەڕێزان دیارە لە کاتی ئێستادا ئەم داتابەیسەی کە لە کارە و بە شێوەیەکی ئەکادمی و شیکردنەوەی هەڵسەنگاندنی بارودۆخەکە بە پێی پێوەرە بنەماکان و پێوەرە زانستیەکانی تەندروستی گشتی و زانستی پەتازانی و بەڕاوێژ لەگەڵ ڕێکخراوەکانی تەندروستی جیهانی و هەموو ئەو پرۆفیژناڵ و کەس و پسپۆرانەی کە لەم بوارەدا کار دەکەن ڕۆژانە ئامادە دەکرێت و ڕەوشەکان لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان و لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە ئەم تێڕوانینانە دەخرێتە ڕوو. بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕەوشەکە و لەگەڵ بەدواداچوونی ڕەوشی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستاندا ڕێکاری پێویست ڕۆژانە دەگیرێتە بەر و هەموو پاڵپشتی و پشتگیریەکی بۆ دابینکردنی پێداویستیەکان و هەروەها ڕێگرتن لە بڵاوبوونەوەدا کراوە بە تایبەتیش لەلایەن وەزارەتە پەیوەنددارەکان و خودی بەڕێز دەناوی سەرۆک وەزیران بۆ ڕێکارەکان و پاڵپشتی و پشتگیری و چاودێریکردنی دۆخەکەدا. بەڕێزان ژمارە هێڵی 102 کە ئێستا لە هەموو پارێزگاکان بەکارە و کاری خۆی دەکات سوودێکی گەورەی هەبوو بە تایبەتی بۆ ئەو هاوڵاتیانەی کە پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستیە و پێویستیان بە خزمەتگوزاریەکانی ڕێنیشاندان و ئامۆژگاری و ڕاستپاردەکانی ڕوبەڕوونەوەی کۆڕۆنایە و بۆ دۆزینەوەی حالەتەکان بە شێکی گەورەی ڕووپێیەکان بووە دواتر بە وردەکاریەکان پیشان دەدەین.
هەروەها لە ڕێگەی پۆرتالێکی ناو مۆبایلەکاندا کە لە ڕۆژانی داهاتوو لە ئاتی ئێستادا ئەم پۆرتالە دەست بەکار بووە و لە ڕێگای تێستە هەموو هاوڵاتیەک لە ناو مۆبایلەکەی خۆی دەتوانێت ئەم زانیاری و ڕێنمایی و پێشنیاران یان ئەو پێشگیریانەی کە پێویستە بیکات لە ناو مۆبایلەکەەوە دەتوانێت بیکە لە پۆرتالێکی بە ناوی کوردستان هێڵث تەندروستی کوردستان ئەوە لە ڕۆژانی داهاتوو بە فشێوێکی فەرمی ڕای دەگەێنین و ژمارە 122 ئێستا لە پارێزگای دهۆکش بە هەمان شێوە دەست بەکار بووە. بەڕێزان ڕێنماییەکانی تەندروستی لە کاتی ئێستادا ئێمە ئەمڕۆ وەکو وەزارەتی تەندروستی دوای تاوتوێکردن و ڕاوێژکردن ڕاگەیاندراوێکی ئیزافیمان بۆ ڕاگەاندراوەکەی ڕۆژانی پێشوو بوو بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستاندا هاتوونەتەوە. هەرێمی کوردستان لە پێش یەکی سێ لە 15 لە 15 شوباتەوە تا ئەمڕۆ ئەوانەی کە کەرەنتین نەکراوە ئەوانەی کە دووربوونە لە چاوی تیمەکانی تەندروستی ئەوە دەکرێت خۆیان پەیوەندی بە ژمارە 122 یانیش هەر سنتەرێکی کۆرۆنا بکەن بۆ وەرگرتنی نمونەی پشکنین کە تەنها ڕەنگە چەند دەقیقەیەک بێت بۆ وەرگرتنی پشکنینەکە و دواتریش دەرەنجامەکەی پێدەڵێنەوە و پێڕادەگەێنین دەبێتە خاوەنی بڕوانامەی دەرەنجامی پشکنینەکە و لەم ڕێکارەدا ئێمە دەتوانین دڵنیابین لە هەموو ئەوانەی کە دەگەڕێنەوە لە دەرەوەی وڵاتیان پێشتر گەڕاونەتەوە جگە لەوانەی کە کەرەنتین کراون یانیش پشکنینیان بۆ کراوە ئەوە هاوڵاتیانی خۆشەویست خوشکوبرایانمان کە لە دەرەوەی وڵاتاتنەوە هیوادارین هەموو لایەک هاوکار بن پابند بن چونکە لە ڕووی یاساییشەوە ئەمە ڕێکاری یاسایی دەگیرێتە بێر ئەگەر کەسێک گومان لێکراوە بێ هەڵگیری ئەم ڤایرۆسە بێت بەدەم بانگەوازی وەزارەتی تەندروستی نێت چونکە ئەمە بەرژەوەندی تەندروستی گشتی هاوڵاتیانە هیوادارین کەس لەم ڕێکارەدا خۆی بە دوور نەگرێت. هەروەها دەمێ ئەوەتان پێ بڵێن کە بەپێی هەڵسەنگاندنەکان کە دواتر پیشانی دەدەین بە شێوەیەکی ئەکادمی زۆرترین دەرەنجامی کۆنتڕۆلکردن لە کاتی ئێستادا تا ئەمڕۆ بریتی بۆ لە قەدەغکردنی هاتوچۆ کە گرنگی و تایبەتمەندی هەبووە هەم بۆ دۆزینەوەی حالەتەکان و ئەکتیڤکردنی تیمەکانی وەڵامدانەوەی خێرا و هەم بۆ کەمکردنەوەی بڵاوبوونەوە و بەرکەوتن. ئەمەش ئەوە دەگەێنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکارانەی گرتوۆتە بەر لە پێناو بەرژەوەندی هاوڵاتی و بە پلەی یەکەم تەندروستی هاوڵاتی لە پێش هەموو کارێک و لە پێش هەموو ئەولەویەتێکی تردا داناوە. و لێرەوە ئێمەش هەرچەندە تووشی فشارێک و قەیرانێکی دارایی بووینەوە بەهۆی ئەوەی کە کاروگزەرانی ڕۆژانە و داهاتەکان و کاروباری سنووردارکردنی بازرگانی و تەنانەت هەموو ئەو سنوورانەی کە پێشتر جوڵەی هاتوچۆ و بازرگانی لەسەر بوو کاری کردوتە سەر داهات و باری ئابووری ئەوە لێرەوە تەنها سوود تەندروستی هاوڵاتی بۆ بەرژەوەندی هاوڵاتی بووە. سوپاس بۆ ئەو بەڕێزانەی کە تا ئێستا بەشدار بوونە لە بەخشینی کۆمەکەکانیان بۆ سەر ئەکاونتی بانکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بانکەکاندا ڕاگەیاندراوە لە دەستگاکانی ڕاگەاندن ڕاگەیاندراوە هیوادارین هەموو ئەوانەی کە دەیانەوێت کۆمەک ببەخشنە هاوڵاتیان بۆ ئەوەی زامنی پاڵپشتیکردنی هاوڵاتیان بن لە زامنکردنی خۆراک و دەرمان و پێداویستی پزیشکی ئەوە ئەژمارەکانی بانکی ڕاگەیاندراوە هیوادارین کە هەموو لایەک پێکەوە پاڵپشتی ئەم ئەژمارە بکەین و کۆمەکان بخینە سەر ئەمە ژمارە. بەڕێزان چەند ڕێکارێکی خزمەتگوزاری تەندروستی گشتی هەیە کە تاکو ئێستا ڕەنگە بەهۆی قەدەغکردنی هاتچۆ ڕاوەستاوە لە هەمووی گرنگترینیان بریتیە لە ڕاوەستانی خزمەتگوزاریەکانی کوتانی منداڵان یان پێکوتەی منداڵان کە بە خشتەیەکی ڕۆتینی لە هەموو ڕۆژێکدا و لە هەفتەکاندا دایکانی خۆشەویست منداڵەکانیان بەپێی خشتەکانیان دەبن. ئێستا کاتی ئەوەی هاتووە کە ئەم کوتانە و پێکوتەیە وەرگری ئێمە لەگەڵ بەڕێزان بەڕێبەرانی گشتی تەندروستی و هەروەها تیمی پسپۆڕی بەرنامەی کوتان بڕیارمان داوە کە لە ڕۆژانی داهاتوو لە ئایندەیەکی نزیک بە زووترین کات بۆ پێکوتە زۆر گرنگەکان بە تایبەتی پێکوتەی BCG کە لە سەرشان دەدرێت بۆ منداڵی تازە لەدایک بوو کە دەبێت لە ڕۆژێک تا 30 ڕۆژ واتە لە مانجیەکەم ئەم پێکوتەیە وەرگێ لەبەرەوەی ماوەی قەدەغکردنی هاتچۆ گەیشتینە ئەم کۆتایی 2 هەفتە ئەوە ئەم خزمەتگوزاریە بە ئالێتێک و شێوازێک دەکرێتەوە دواتر لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕای دەگەین. بۆیە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە ناهێڵین
منداڵەکانیان لە هیچ پێکوتەیەک و خزمەتگوزاریەک بێبەش بێت. هەروەها بەڕێستان دەزانن کە بەپێی ڕێنماییەکانی پێشتر ڕامانگەیاندووە خزمەتگوزاریە سەرچیەکانی فریاکەوتن و فریاگوزاری و نۆڕینگە دەرەچەکان و نۆڕینگە 24 کاتژمێریەکان و هەروها چەندین خزمەتگوزاری تایبەتی بە چارەسەرە کیمیایی و تالاسیمیا و وەرگرتنی خوێن و بانکی خوێن و هەروها چەند خزمەتگوزاریەکی تری وەکو چارەسەر بە لەیزەر یان چارەسەر بە تیشک بۆ نەخۆشانی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن و هەندێک چارەسەری تری نەخۆشی درێژخایانی وەکو سکەری و ئەوانە بە پێی خشتەیەک و ئالێتێک تا ڕادەیەکی باش بۆ هاوڵاتیان زامن کراوە. هەر ئەمڕۆ هەر ئێستا ئێمە پرۆژەیەکی زۆر گرنگ و استراتیجی بۆ هاوڵاتیانی خۆشەویست لە هەرێمی کوردستان ڕادەگەێنین کە خزمەتگوزاری فاست کێر واتە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بە ڕێگەیەکی خێرایی تیمە گەڕۆکەکان ژمارەیەک لە تیمە گەڕۆکان لە ناو شار و شارۆچکەکان یان قەزا و ناحیەکان ئەوە بە سپۆنسەری و پاڵپشتی و پشتگیریکردنی کۆمپانیای پەیوەندیکردنی فاستلینگ بە سوپاسەوە ئەم خزمەتگوزاریە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی لە ڕێگەی یاداژنامەیەکی لێک تێگەیشتن کە ئێستا واژوو دەکرێت و دواتر دەچێتە بواری جێبەجێکردن لە ژێر سەرپەرشتی بەڕێوەبەرایەتیە گشتەکانی تەندروستی لە هەموو پارێزگاکان و ئیدارەکان هەروەها بۆ هەموو شوێنەکانی ناوشار و دەرەوەی شار خزمەتگوزاری فاست کێر دەخرێتە بواری جێبەجێکردن. هاوڵاتی دەتوانێت لە ڕێگەی ئەم تیمە گەڕۆکەوە لەبەر دەرگای ماڵەکەی خۆیەوە تیمەکانمان بە پزیشکان و بە کارمەندانی تەندروستی بە ئۆتۆمبیل و بە پێداویستی پزیشکیە سەرچیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی سەرەکی بۆ ناو ماڵەکانیان ئەم خزمەتگوزاریە بۆی هیچ نەخۆشێک لە کاتی قەدەغەکردنی هاتوچۆ پێویستی بە شتێک نەبێ و کە دەستی نەگاتێ ئەوە تیمەکانی تەندروستی بە سوپاسەوە لەگەڵ کۆمپانیای فاستلینگ ئەم خزمەتگوزاریە دابین دەکات و دواتریش وردەکاریەکە دەخرێتە ڕوو.